سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نەخۆشخانەی ڕاپەڕین، ئەو نەخۆشخانانەی کە تایبەتن بە منداڵان لە هەرێمی کوردستان. بەشێکی زۆر لە دایکان و باوکان بەردەوام پەیوەندیمان پێوە دەکەن، دەڵێن فریامان کەون لە نەخۆشخانە تایبەتەکانی منداڵان خزمەتگوزاریەکان وەک پێویست نییە. دەڵێن نەخۆشێکی زۆر دکتۆرێکی کەم هەیە. دەڵێن پێویستە وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی نەوەیەکی تەندروست باش بنیاد بنێت پێویست دەکات پەرە بە نەخۆشخانەکانی تایبەت بە منداڵان بدات. هەوڵ دەدەین بزانین کێشەی نەخۆشخانەکان چییە، کارمەندان، هاوڵاتیان، بەرپرسانی ئەو نەخۆشخانانە چی دەڵێن؟ تاڕادەی قەرەباڵغی دەبینیم لەم شوێنە. ئێرە چی پێ دەگوترێت؟ ئێرە پێشوازی تەواری پێ دەڵێن پێشوازیە باڵێ حالێک تاریە. عادەتەن نەخۆشەکان دێنێ ئێرە کانولەی دادەنێن لێرە بۆیان کە داخل دەکرێتن لە دەرەی شارەکەی دێتە ژۆرێ دکتۆری مقیممانەیە لێرە دادەنیشتن. دکتۆرە مقیمەکە دەینێتە ئێرە کە پێویستی بە داخل بوو کانولەی بۆ دادنێ لەگە زائیدان مغەزی بۆ دەنووسێتن مغەزەکەش بۆ دادرێت ڕەوانەی وحدەکان دەکرێتن. باش زۆر جار دەگوترێت ینی بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ینی دکتۆری مقیم دکتۆری ئەخسایی زۆر کەمە لە نەخۆشخانەکان. ئێستا ئەو هەموو نەخۆشە هەیە دکتۆری وەکو پێویست ئەم نەخۆشخانە پێویستی بە دکتۆری زیاتریان نا بەخۆی طبعاً پێویستی بە دکتۆری زیاترە بەڵام ئێستا حالیان دکتۆرمان هەیە دوو دکتۆر هەیە ئێستا حالیان دکتۆر هەیە. ڕۆژانە چەند کەس سەردانتان دەکەن؟ وڵی هزار بەسەری هزار نەخۆش بەس هەموو شەر نییە داخل بکرێت. هزار نەخۆش ینی بۆ مڕاجعە دێن بۆ پشکنین. ماندوو نەبن چۆن باشە تۆ خەرێکی کاری خۆت بە ئێستاوە خوێن لە منداڵە وەردەگری خوێنی لێوە بۆ خۆی نەخۆشیەکەی چی تێوە؟ وڵی تازە تێ نازە مەڵزام زگتۆرشانەوێ زەختێکی زۆرتان لەسەر ڕۆژانە چەند کەس ئێوە دەتوان پێشوازی بکەن؟ وڵی لە حد دەرچووە یانی لە تاقی ئێوە زیاترە زیاترە نەخۆشخانەکە چۆن دەبینی؟ قەلەباڵغا چ گرفتەکە توش بووە هیچ؟ ناوەڵە یان شتەکانە باشی دەڕوە؟ ئەرێوەڵانش ماندووی لاکن باشە ئوستازی بەڕێزماندوو نەبی؟ زۆر سپاس. باشی؟ زۆر سپاس. منداڵەکەت نەخۆشە؟ بەردەوام سەردانی نەخۆشخانەکەیانەوە سوتاکی دەرێ وەڵانەوە نەخۆشە بە بەردەوامی باشتانە لە بەرەوەی بۆ نەخۆشخانەی ڕاپەڕین ڕۆژانەکە یانە هەفتانە مانگانە سەردانەیە وەڵا هەفتانە چی پێویستە بکرێ بۆ ئەو نەخۆشخانەیە؟ پێویستیمان بە خەستەخانەی تر هەیە ئیزدەحامە زۆر ئیزدەحام ینی زۆر هەرچیان لەسەر ئەوانە قەلەباڵغێکی زۆر لەسەر یانە بەردەوام ماندوو بەردەوام ماندوونە هیلاکن نەخۆش زیاتر لە کارمان زیاترمە کێشەی دەرەوەشمانەیە کێشەی دەرەوە سارە ناتوانین سارە ڕابگری کاکە شوێن نییە شوێنەکەی گونجاو نییە شوێنەکەی گونجان یەک خستەخانەیە ڕاپەڕین یەک ڕاپەڕین ئەولێر کە پایتەختە بەڵێ پایتەختی یەک خستەخانە 3 ملیۆن نەفەر لێزگە لە ئاوارە و نازانم چی بەڵێ پێویستە نەخۆشخانەی تر بەڵێ بەتاکید دارە وەڵا پێویستمانەیە پێم بڵێن سەبارەت بە نەخۆشخانە حاڵتان چۆنە کە سەردانی وەڵامە بەسەر بەنسبەت خۆمان زۆر یارمەتی مەدەن نەخۆشەکەمە مستەمڕە هەموو دکتۆرەکان هەموو پەرستارەکان زۆر یارمەتی مەدەن ئەوانەی کانوی دادنێن باشە داو دەرمانەکان باشن ئەوەندەی ناخۆشە مەقسەد جاروێ کە داخل دەبم ئێستا خۆم کە داخلی من دکتۆر دەرێتە نابی کەس لەگەری داخل بی جاروێ ئەمن یەک قەرەوێرە سێ نەخۆشی ئەوەی ناخۆشەکەی لەوەی ینی شوێنی کەمە شوێنی خەوتن بۆ نەخۆشان کەمە بە من نەخۆشانە زیاد بن لەگە نەخۆشی نەخۆشی قورسیان هەیە دەبی جیابی لە نەخۆشخانەی ڕاپەڕین فشارێکی زۆر هەیە ینی بەرپرسان کارمەندان دکتۆرەکان باس دەوە دەکەن دەڵێن لە زۆربەی قەزا و نەحیەکان تەنیا دێنە نەخۆشخانەی ڕاپەڕین بەشێک لەو نەخۆشانەی کە دێن نانێوێت لە نەخۆشخانە ئەهلیەکان پشکنینی خۆیان بکەن دەڵێن نەخۆشخانە ئەهلیەکان پارەیەکی زۆر وەردەگرن ئێمە ناتوانین چارەسەری منداڵەکانمان لەو نەخۆشخانانە بکەین بۆیە ناچارن هەمویان ڕوو لە نەخۆشخانەی ڕاپەڕین بکەن کە بەپێی قسەی کارمەندانی تەندروستی ڕۆژانە زیاتر لە 1000
نەخۆش ڕوو لەو نەخۆشخانەیە دەکات تۆ باوکی نەخۆشی ها لە چێوە هاتووی لە شەقلاوە ڕات لە شەخلاوە بەڵێ. منداڵەکەت نەخۆشە پشکنینی کردووە یا چاوەڕێ پشکنین چاوەڕێ پشکنینەکەی باشە لە شەخلاوەی شەقلاوەش گەورەیە بەڵێ. دکتۆری لێ نەبوو نەخۆشخانە نەبوو ئەو دکتۆری لێ بوو ئەو فعسەی کە هەیە لە شەقلاوەی نییە تایبەت بە منداڵی نەخۆش یعنی گوتیان بڕۆ هەولێر بەڵێ گوتیان بڕۆ هەولێر لە هەولێر لە ڕاپەڕنی ئەو فعسەی بکە باشە بۆ تو زەحمەت نییە لە شەخلاوە بیتە بەڵێ زەحمەتە زۆریش زەحمەتە کابراش منداڵەکەت چیتی گیانەوە چی بوو گوت تووشی ئەوەی بە مادەی ئاسنی زۆرە و خینی شکمە مادەی ئاسنی زۆرە کەوایە چارەسەرەکە لەم نەخۆشخانەیە بۆ نەچووی ئەهلی ئەوم نەبوو ئیمکانەتم نەبوو باشە تۆ چۆن لەم نەخۆشخانەیە دەگەی خزمەت گوزاریەکانی ینی بۆ نمونە لە هەولێر پایتەختە وانە پایتەختی کوردستان ئێمە یەک نەخۆشخانەمانەی منداڵان چی دەڵێ تۆوەکو هاوڵات بەخواتە عادەشی زۆر باشە باشە زۆر باشە بەرا مالیەکان هەموو لە سەپارە و لە سەوشتێر و بەس پارەیە بەس پارە وەرگرتنەکەی و تۆ دەنێت فەرقەشی وای نییە باشە تۆ داخوازی ئەوە ناکەی لە حکوومەت منداڵنەوەی داهاتوون دەبی گرنگی و بایەخی زیاتر بەو نەخۆشخانانە بدا بە تایبەت ڕاپەڕین کە کارمەندانی دەڵێن زیاتر لە 1000 کەس علاج دەکەن زیاتر 1000 زیاتر دێتی لە ڕۆژە بەرەم خەرکی هەولێرە داوای ئەوە دەکەی نەخۆشخانەی نوێ بەرەم بەمەرجەشی لێرە عیلاسکمە لە هەموو مستەشفا حکومەکان عیلاسکمە وەکو پێویستی دەرمانکەمە ئەی دکتۆر زۆرە باشە لە خوای بەزار زۆر باشە کارمەی تەندروستی زۆر باشە و زۆر ڕۆک باشە بابزانین کێشە و گرفتەکان ئێمە بەشێک لە هاوڵاتیان باوکی نەخۆشان باوکی منداڵەکان قسەمان کرد بابزین ئەو دکتۆرانەی کە پسپۆڕەتیان لە منداڵ هەیە بابزین ئەوان تەروانینیان چە دکتۆرم کاتتان باش ساڵتان لێبێت دکتۆر جان دەمەوێت بزانم ڕۆژانە ئێوە لە نەخۆشخانەی ڕاپەڕینن و ئەمە تاکە نەخۆشخانەی تایبەت بە منداڵانە لە هەولێر ڕۆژانە چی دەبینن چی دەکەن بەڕاست لە تاقی خۆتان زێدەتر ئێوە منداڵ پشکنینی بۆ دەکەن خۆساتی بۆ دەکەن ڕاستی نەخۆشخانەی ڕاپەڕین لەبەرەوەی تاکە نەخۆشخانەیە لە هەولێر و ژمارەیەکی زۆر ئاوارە دەوروبەر خەڵکانێکی ئەجگار زۆر بەسەر نەخۆشخانەکەیەوە و جگە لەوەش کە ناوبانگێکی زۆری هەیە لەبەرەوەی کە شتێک تاک بووە زیاتر ناوبانگ دەدەکە لەبەرەوە ژمارەیەکی ئەجگار زۆر ڕوو لە نەخۆشخانەکە دەکات نەخۆشیێکی ئەجگار زۆر لە ناو هەولێر لە دەوروبەرەوە زەختێکی زۆرتان لەسەرە ڕاستی بەش زۆر جار هەیە ئەو زەختەی کە لەسەر ئێرەیە لە توانای هیچ شوێنێکدانە باشە چی بکرێت دکتۆر بۆ ئەوەی ینی هەم ئەرکیەوە کەمتر ببێتەوە هەمیش زیێدەتر نەخۆش و هاوڵاتیان خزمەت بکرێن بە بۆ چوونی تۆ پێویستیمان بە نەخۆشخانەی ترە بۆ دامەزراندنی نەخۆشخانەیەکی تر یان دوو نەخۆشخانەی تر ڕاستی پێویستیی ئەجگار زۆرە لەبەرچی لەبەرەوەی نەخۆشخانەی منداڵان ئایا بایەخ نەدراوە تا ئێستا ئەو گرنگجە بە منداڵ نەدراوە گرنگی پێ بدرێت نەک دەبێ منداڵ بناغی دوا ڕۆژ و بناغی کۆمەڵە تۆکو هاوڵاتێک لە نەخۆشخانەی ڕاپەڕینی چۆن خزمەت گوزاریەکان دەبینی خزمەت گوزاریەکان بەیانیان تا ڕادێ باش سەراحەتەن بەڵێ بەڵام هەر لە سعات 11 بە پاشەوە فەحس و فحوساتی خاستن بەشی خۆیان لێرەکە وەرەگیرێ تاخیرەکری مۆزەفەکان ئێمال بەڕاستی دێهێنەوە بۆ دانی بەڵگە پێ خۆم پێش ئێستا منداڵەکە ماڵە ژوورێ 2 هەفتە پێشی ئێستا لێرە بووین سعات 9 فەحسی خۆێنم هێنا 2 جۆرە فەحس بودامنا سعات گوتی کاکە یانزۆنی دەرێت یانزۆنی هاتم لێرە نەبوو گوتی یەکونی هاتم عینەن لێرە نەبوو بە هەماشەوە گەیشتە دانی ئێوارە کە فەحسەکە دەرچوو مۆزەفەکە داوای 15,000 دەکرد یعنی لە دوای دانی ئێوەران بە پارێ بەڵێ باش سعات دوو بوو داوای 15,000 دەکرد کاکە خاترمان بگرە بێنە بەردە پۆستەکە نازانم چەندی لێ نووسرا 1500 بوو چەند لێ نووسرا بوو فەحسەکە بە 1000 حال مساعدەمان کە بێنە بەردە هەتا 10,000 بوو باشە پێم بڵێ ئێوە چەند دەبی وەستاون والله تقریبا ساعتێک دەبی ڕاوەستان بۆچی وەستاون بەس بۆ فەحسێکی یەک فەحس بەڵام فەحسێکی کە هەر لە هەموو شوێنێک تاخیر نابی ناوەڵە لە هەموو شوێن دەڵێ نیم ساعات ئەمنەوە تقریبا ساعتێکە ڕاوەستای هەر لەوێ لەکنە خۆیدانە ئەوجە پیاکە خۆش تووڕە دەکا چێ خۆی تووڕە دەکا ئەوەی پەرستارکە خوێن لێ دەگری بۆ خۆی تووڕە دەکا خۆ تووڕە دەکا کچەکەم دەڵێ نابێت تو لێم بگری پێشی ناخۆش دەڵێ دەبێ ئەو کچە لێم بگری نابێت تو لێم بگری لەسەرەوەی خۆی لێ تووڕە کردو باشە منداڵەکەت نەخۆشە کامە منداڵەوە ئەوە نەخۆشە خوێنی وەیان وەرگرتووە
ساعتەکە زیاتر وڵام ئەرەڵە ساعتەکە ڕاوەستای بەڵام هەندێک جار دەگوترێت پشکنینی خوێن هەر خۆی کاتی دەبیانی ئەقینە کاتی دەبا بس ئەوان زۆرمان لەسەر خەڵکی ئەوان دەڵێن نی ساعتی بێدەچی ئەمن و ساعتەکە ڕاوەستایمە پێت خۆش نییە وایە کارمەندەکانی هیمال دەکەن وەڵاهی نازانم زەخت زۆرە وەڵی زەخت زۆرێک نەخۆشخانەی منداڵان بەو هەولێرێک نەخۆشخانەی منداڵان چییە؟ نەخۆشخانەیە کەمە ئەهلیەکان مەسەرەن بۆ منداڵی خەڵکی دەستکورد نابی ئێ بۆ فەقیرەکە ژێک نەخۆشخانە کەمە هەرچی سووریا عربە هەموو تێکەرە ئەوە نابی پێویست هەر کەسەوە لەبەر خۆی چارەسەری لەبەوە بکرێ ئێستا لە مەقسە لە دارەت و هاتمە پێویستکە بنکەی وا تەواریەک هەبیتن یان لە بنسراوە کابرااتی هات کابرا لە کەس نەزان ڕاهاتیە ئێستا بنکەکان باشتر دەبێتون پێویستە چارەسەرژێ ئەوانە زەختش زۆریان لەسەر خەتا لەوانە نیەکەوە حسەکە تاخیر دەرچووە پێویستە یعنی ئەو بکان کە زیاد بکرێت تەواریەکان کە هەر یەک بەش ئێستا هەموو پێرە ناگە لە بۆ نەخۆشی منداڵ نەخۆشن گیانە نەخۆشی تۆ چەند دەرێت دێشی زگت ئەی تۆ چەند دەبی لێرەنا لەمێژە لە ڕاوەستاون دکتۆر تۆی بینی ماریا باشدار تۆ پێم بڵێ لە پرزگەی ڕۆژانە چی دەبینی خەڵە باڵغەیەکی زۆر ینی چۆن ماوەڵە لەگەڵ خەڵک دەبێت ڕۆژانە ئەمە کەلدینە دەوام بەنسبەت داوامی خۆمان دین بەڕاستی هاوڵاتی یارمەتیمان ناداتن جاروێ سێ نەفەر لەگەر نەخۆشێک دێ لە بۆ تەنها لە بۆ یەک فەحسی احتیاجی سێ نەفەر لە بۆ یەک نەخۆشیان پێە کە پێی دەڵێن کاکە هاوکاریمان بکە یعنی مساعدەمان بکە لەوەی ئیشەکەت بڕوا باشە تۆ وەکو کارمەندێکی تەندروستی چەند ساڵە لێرە کار دەکەیت لە بدایەتی 2007ەوە سێ ساڵ زیاترە کارمەندی تەندروستی ناوەڵا ببوورە خۆبەخشم خۆبەخشانە کار بێڵێ خۆبەخشانە خزمەتی هاوڵاتیانی وڵاتەکەم دەکەم پێم لە ڕۆژانە چەند کەس ئێوە پشکنینی بۆ دەکەن زەختان زۆر بەس بەیانیەکەی 150 لە بۆ 200 یعنی هەر هۆبەک کە دەچێ هەر نەخۆشێک پیشکە دێ زیاتر لە 5-6 فەحسی هەیە زیاتر لەوە یعنی زۆر 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 فشارێکی زۆرمان لەسەرە باشە تۆ سێ ساڵە بەبێ موچە هیچ پارە نییە ناوەڵ باشایی بۆ دامەزراندن چ دەڵێ بۆ دامەزراندن بە حەقی خۆمان دەبینم ئەگەر حکوومەتی خۆمان کە ئەمە ئەو سەردەمەی ئەو پێویستی بەمە بوو بۆ پەڕی دڵسۆزیەوە ئێستش بەردەوامین یارمەتیماندایە ئەویش بە حەقی خۆمان دەزانین یارمەتیمانەوەیە خەڵکی تر نێتە شوێنی ئێوە ئەوە بەبیر حکوومەت دەهێننەوە بەڵێ بە تەکیت دکتۆر باس لەوە دەکرێت کە پشکنینەکان وەرگرتنەوەی پشکنینەکان تاخیر دەبێت و هەندێک جارش دەڵێن کاکە پارە وەردەگیرێت چییە مەسەلە دکتۆر زۆر بەخێر بێن پێشەشی بەخێراتتان دەکەین سپاس بۆ بەسەرکردنەوەمان طبعا بەپێی لەبەر ئەوەی ئەمە تاکە مستەشفاین یانی تاکە نەخۆشخانەی تابێت بە منداڵان لە سنووری هەولێردا ژمارەی ئەو نەخۆشخانەی سەردانمان دەکەن ژمارەکان یەکجار زۆرە یەکجار ژمارەکەیان زۆرە بۆ نمونە ئەوڕۆ ژمارەی ئەو نەخۆشخانەی کە سەردانی بەس تەنها تاقیگەیان کردووە ساعت چەندە ئێستا ساعت 12:04 بۆ نمونە دواتریش کە دێن نزیکەی 342 نەخۆش تا ئێستا سەردانیمان کردووە 342 نەخۆش کە دەبێ کە پشکنیان هەبوو پشکنیان هەر یەک لەوانە احتمالە چەند پشکینێکی هەبوو یان نەک یەک پشکین بۆ منە بەنسبەتی تاخیربوون بازار وەڵامی و پرسیارە بدەینەوە تاخیربوونی فحوسات تاخیربوونی فحوسات هەندێک فحوسات هەیە لە دنیادا هەرو ئەو وەختەی کە دەیەوێت بە ستانداردی عالمی بۆ خۆی ئەو وەختی پێویستە ئەنجامدان بۆ منە ئەنجامدانی زەرع کەلچەر کەلچەر بۆ خۆی 2 ڕۆژ تا 3 ڕۆژی پێویستە ئەوە هەرگرەی لەسەر ئەمەنیەوە ستاندارد تێستەکەیە بەنسبەتی تاخیربوونی فحوساتی حالە طارئە بە هیچ شێوازێک ئێمە حالە طارئە لەسەر نووسێ بە هیچ شێوازێک تاخیری ناکەین چەندە بۆ خۆی چەندی دەخایەنی ساعت نیوەک تا 2 ساعت هەر پێویستە ئەوەشمانێ بەس پێم بڵێ چەند کارمەندتان هەیە وەکو کارمەندی بەیانیانمان ئەمە کارمەندی بانمان نزیکەی 30 کارمەندە 30 کارمەند بۆ هەموو نەخۆشخانەتە 30 کارمەند کارمەندی سێم پرایڤێتمان 20 کارمەندە ئیشانشمان نزیکەی 10 کارمەندە کارمەند هەیە شەوان کارمەندی یاری کەسێک بێوێ خوێن فازکە هەندێک جار لەمنا لەولا وڵات تەلەفۆنم بۆ دەکات دەڵێ کورە بەخۆ وەرە ڕاپەڕین نە دکتۆری لێە نە کارمەند بەم شێوەیە نییە 24 کاتژمێر کراوەیە و بەڵام لە 24 کاتژمێرەکە ئەو پشکینایی کە حالە طارئە پاش 12 شەوە دەکرێت منداڵەکەت نەخۆشە چەند دەبی لێرەی
وەڵام چوار ڕۆژە لێرە تووشی کێشە بووی گرفت بووی بە تایبەتەوە ئامێرانە هەندێک دەڵێن کەمە ژمارە وڵی بیدایە هاتم بەیانەکەی هاتم وتیان جێ هەیە دوای سعات هەشت هاوردم هەر جێ نەبوو ئوکسجین نەبوو ئەوە منداڵەکە ئێوەیە ئەو منداڵەکە ئێمە بەهەش باشە هەژ مانگی تاو نەکردیە باشە خصوصی بووە لە خصوصی پارە داوەتە خصوصی ئێستاش هاتی حکومی 16 وەرەقەم ڕۆیەوە لە خصوصی ئێستا لێرە لێرە بێپارە لێرە بێپارەیە بەس چی ئۆکسجین نییە ئۆکسجین نییە ئەی باشە لە خۆشخانە ئەلیەکە لەوێدانەنا مادەم زەنگینی و پارەشت هەیە بڵین وڵا زەنگین نی مەگە زەنگین ما بەس زەرور بووم شەو جمعە بوو ئەو دکتۆرەی هاتو چۆشمە کرد بۆ لای لە مستەشفیانە دەوامی ناکرد ئیلاهین خصوصی هەبوو خصوصی منداڵەکەتی ئۆکسجین نەبوو ئۆکسجین نەبوو لێرە نەبوو ناوەڵ چی بەسەر وەڵی جانی شینشینەوە بوو ئیتر بە هزار حاڵ حتا پێیان کرد بووی دواتر پەیدا بوو دوای پێیای بوو ئارۆڵە کەوایە پێویستە یانی پێداویستی زیاتر بێ زیاتر بێش خاستن شەوان ئێرە هەرجێنیە هیچ لە چێن دەرێ عیبی نەبوو منداڵەکەت تایبەت بوو عیبی نەبوو نانا یان لێری شەو 200,000 بوو حەقی بەخوای بەو خوا هیچیان جیازێکی وەندانە بەس لەناو جیازی بدایان خەوان دوو فەحسیان ومان کردبوو تۆ چی بوو ئیمەش بەس نەفەسی تەنگ بوو على ساز 1-2 ساعت جیهازیان لەسەردانا 4 وەرەقەیان وەرگرت بۆ چەند ساعتی ناڵم على سەر گوتیان شەو و ڕۆژێک بەس کە چوین جیهازی هیچ لەسەری هیچی بەس لە بۆ 1 ساعتیان لەسەر کەوایە ئێستا ئەو نەخۆشخانەی حکومیە بۆ ئێوە باشترە حکومی خوا هەڵناگری دکتۆر کارمەند حتا بڵێ مادینە حتا بڵێ ئیش دەکەن لە بۆ باش ئەوە لە نەخۆشخانەی ئەهلی چەندتان لێ وەردەگرنەوە شەو ئیمە یەک شەو بۆ 360,000 یان وەرگرت 360,000 باشە نەتان گوت کاکە ئەو پارە بە چ حەقێک وەردەگرن بە چ حەقێک ئەو پارە زۆرە وەردەگرنتان گوت هاتنێداری 2 ملیۆن مانسو 2 ملیۆن والله فەقیرش بن قەرز ئێستا هاتوونەتە ڕاپەڕی مەجبور بین پارە نما قەردیشکە چێ دەداتێت دەم دێ بەقەر لۆدەکی زۆر لەسەر ئێوەیە ئامێرەکانیش بەش دەکەنیان بەش ناکەن بەخوای ئامێرەکانمان بەش ناکە ئێستا ئەمە نۆ ئامێری فۆتۆمان هەیە ئەوانەی کە مناڵەکان تازە دەبن تووشی دەبن کە لێرە داخی دەکەین لەناو ئامێرەکان دادنێن ئەگەر زوو عیلاج نەکرێت ناو ئامێر نەبی تووشی خین گۆڕین دەبن مناڵەکان نەخۆشیێکی قورس دەبن نەخۆشیێکی قورس دەبی بەڵێ چەند ئامێرتان هەیە نۆ ئامێرمان هەیە فۆتۆی ئەوانەی بەسێ ئەنداوا بکەیت زیاد ینی لەمانەوێ پێویستمان پێێت یعنی نۆی تریش واحتیمال باشە ئەو نەخۆشانە لە چێ دێن هەمووی هەولێرە سنتەریان دەرەوەی نەخۆشخانەی ڕاپەڕینی فێرکاری یەک نەخۆشخانەی منداڵان هەیە لەو هەولێرە دەوروبەر وارە هەمووی لە شارەکانی تریش دێن لە شاردێ لە شارۆچکەکان دێ لە شارەکان دێن لە دۆشمان لە هاتی چەندجار هەندێک عەرەبیش دەبینم من بێجگە لەوەی ئاوارەمان هەیە عەرەبمان هەیە زۆرمان لۆتان لەسەر زۆر لۆتمان لەسەرەوە چەند ساڵە تۆ لێرە کار دەکەیت ئەمە نزیکی 15 ساڵە لە 2005 مانجی 15 ساڵە خوێندنەوە لەسەر ئەو نەخۆشخانەیە چییە؟ ئەو نەخۆشخانەیە تابلەی ماندووە هەم بە بینایە هەم بە ئەچیزە هەموو بە کاملی بە بێدەکانوانە ڕاستە زوو دوور دێ نوێ دەبتەوە ینی ناوە خێرخوازە بەس بۆ پێویست نییە پێویستمان لە بنەڕەت مستەشفایەکی تایبەت بە منداڵان دروست بکرێت ئەسڵەن ئەو مستەشفایە بیدایەتی پێشمەرگەی بووە پێشمەرگەی حومەیات بووە ئەو جەماهاتینە لێرە ئیشمان لەسەر بەس یەک اقتراحیشم هەیە نازام ئەویان کەم تەرخەمی خێرخوازانە کەم تەرخەمی لە حکوومەتە یعنی ڕاستە حکوومەت دەست پێشخەری زۆر نەکردیە لەو مستەشفای بەس خێرخواز بڕۆ مزگەوت گەڕەکی دەبینی دە مزگەفتی لێ یعنی هەرچی هەردەستی ئاردی ئێستا وابزانام ئاردی مزگەبوویتە بە پارەش دەکڕی بەس چێ مزگەفتی تۆ لەگەڵەوەی نەخۆشخانەکان لە جیاتی مزگەفتی کاکە چار خێرخواز ئەو چار مزگەفتەی بکەنە نەخۆشخانە دروست بکەن یا مەکتەبی دروستکەن کاکە لە جیاتی بنووسی مزگەفتی حاجی فلان بنووسە مستەشفای حاجی فلان دکتۆر لۆدێکی زۆرتان لەسرە کارمەند خۆیان دەڵێن ماندووی دکتۆر دەڵێ لە تاقی خۆمان زیاترە و پاڕادەیەک لە هەندێک شوێن کەم و کوڕی پێداویستیەکانی ئامێر دەبینی لەگەڵ ئەوەشدا هەندێک هاوڵاتی ڕازین هەندێکیش گلەیی دەکەن
پێتان وایە دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێ لە قازانجی هەموو لایەکەیان بەو شێوەیە تحمل ناکەی ئیتر ڕاستە نەخۆشخانەی ڕاپەڕنی فێرکاری منداڵان قەڵەباڵغا ڕاستە چونکە ئەمە ڕۆژانە ئەحساییمان بۆ دێتن نزیکەی 1500 نەخۆش دێتەوە خەستخانەیە ڕۆژانە تەنیا نەخۆشخانەیە لە شاری هەولێر کە بۆ منداڵان دروست کراوە ڕاستە قەڵەباڵغێکی چییە چونکە ئەگەر تۆ بێی پێش ئەوەی ئەو خەستەخانە دروست بکرێتن یان ئەو پێش خوان پێیان دەگوتان نەخۆشخانەی تاداران ئەمەیان ینی خاص نەبوو بە منداڵان چەند نەخۆشێکی کەم داخل دەبوو بەڵام بە مروری زەبەر لەبەر شوێن نەبوو هاتن ئێرە کردیانە مستەشفایەکی منداڵان کەوای پێویستیمان بە نەخۆشخانەیەکی تایبەتی منداڵان هەیە زیاتر لە یەک لۆ دوو مستەشفامان دەوێت لە بۆ شاری هەولێر زیاتر بەڵێ باشە ئەوە چی وەرەقە لە دەستە دکتۆر ینی تۆ کۆمەڵێکی ئەمارت خستە ڕوو بەرکە بەڕاستی جێگای سەرنج بەڵێ ئەو هەموو نەخۆشە تامان ئێمە ئەگەر یحسایەکەت بۆ باسکەم لە ساڵەکی کە ئەو خزمەتی لەو لەگەر ئەوەی کە ژمارەی ئەو نەخۆشانەی هاتو نەخەسان ژمارە لەگەڵ شوێن بچووکی خەستەخانەکە بەڵام خزمەتێکی گەورە پێشکەش کراوە بەس هێشتا تەمۆحیمە لەوە زیاترە بیکەین بۆ منداڵانی خۆشەویستی خۆمان پێشان ژمارەی دانیشتوانی هەولێر نەدەگەیشتە میلیۆنەکی لە میلیۆنە تێپەڕێ جگە لەو هەموو ئاوارە زۆرش کە ڕووی لێرە کردووە ئاوارەی سووری کوردەکانی سووریا ئاوارەی عێراق لە مووسڵ لەو شوێنانش هەموو دێنە نزیکەی 3 میلیۆنە بۆ ئاگاداری و ئاگاداری بینەرانیش ئەوە تەمان ئەوە لەو حالەتێکە ستاندەری عالەمی وەگرن ئەوە پێویستی بە 2 یان 3 نەخۆشخانەی منداڵان هەیە تایبەت بەڵام ئەگەر بێم ئەحسایەکەت لەو باسکەم بەس ئەم ساڵ کە چەند نەخۆش هاتوتە ئەو خەستەخانەیە تقریبا لە ساڵی 2019 گەیشتۆتە 216434 نەخۆش ڕویان لەو نەخۆشخانە کرد 434 نەخۆش لێکم دایتەوە لە هەر دقەچی نەخۆشێک داخلی خەستخانە بووە هاتوتە ناخۆ لە ماوەی 4 ساعت لە ماوەی 4 ساعت دکتۆر کە لە ڕاوێژکاری دادەنیشی زیاتر لە 100 نەخۆش دەبینی بۆ هەر نەخۆشێک 3 دقیقەت بەرکە دەکەوی نەخۆشەکە سێ دقە بۆ نەخۆش کەمە کەوای دەبی زوو چارەسەری کێ دەبێت چارەسەر بکرێتن چۆن نەخۆشخانەیەکی تر نەخۆشخانەشکەبی بۆی ئەو لۆدە زۆرە لەسەرەیە کەم بکرێتەوە کە کەمت کردەوە احتمال ئەو 100 نەخۆشە نبین دکتۆرە وەختە 20 نەخۆش دەبینی کە 20 نەخۆش وەختی زیاتر دەبی دکتۆرە کە بتوانین چارەسەری نەخۆشەکە باشە بینایەت نییە دکتۆر بۆ نەخۆشخانەی منداڵان لە طبعاً ئەمە بە سوپاسەوە پێش 2 ساڵ لەگەر جەنابی کاک نەوزەرۆک و پارێزگاری هەولێر و جەنابی مدیر عام کە ئێستا وەزیری تەندروستیە گوتم وەرن سەردای نەخۆشخانەکە سەردای نەخۆشخانەکەن هەستین بینایەکیان دروست کرد کە 110 بێدا ئەوە ژمارەی قەلێوەرەکانمان زیاد دەبی دەتوانین بڵین لە بۆ بێت شوێنمان بڕک فراوانتر دەبی باشتر دەبی بەڵام بۆی قەڵەباڵغێکە لەو شوێنە کەمتر بکرێتەوە دەبی شوێنشکە بە دیلمان هەبیتن تاوەکو 2 شوێن هەبیتن لە 2 شوێن نەخۆش داخل بکرێ و بەڕێ بکرێت و چارەسەر بکرێت وا بە تەمانێن لە مانجی دادێ ئەو ڕاوێژکاری کە لێرە هەیە قەڵەباڵغیە بیبێنە دەرەوەی نەخۆشخانە و شوێنێکی گونجاو بۆ ئەی نەخۆش لە یەک شوێن عیلاج بکرێ فەحسی بۆ بکرێ چارەسەر بکرێ پێش ئەوی پێویستی بەداخل و ئەو جێبێتە ناو نەخۆشخانەکەم لەو وەختە ژمارەی نەخۆشخانە لێرە نەخۆش کەم دەبتەوە لە ڕاوێژکاری هەموو شتێکی بۆ دەکەن ئەویش بینایەکە لە تەنیشتە خۆمانە ئیشاڵە لە یەکی دۆ ئەوەش وا دەکە تۆزەک کەمتر دەبتەوە ئەگەر نەخۆشخانێکی تری شەبیتن تەسەوڕ دەکەم زۆر وەزامان باشرە لە پلانماندا هەیە لە مستەقبل نەخۆشخانەی تەواری ناوەند بکەینە تەواریەکی دی لە بۆ منداڵان ئەگەر ئەو تەواریش بکەینەوە وردە ئەو نەخۆشە لە 2 شوێن دەبی دەتوانین بڵێن چارەسەری نەخۆش باشتر دەبی احتیمامی زیاتر پێ دەدرێتن نەخۆش ئەو وەختە ئەو 3 دقەی کە بۆمان دەدبین زیاتر لە وەختە دەتوانین خزمەتی بکەین. وەکو بەرپرسانی نەخۆشخانەی ڕاپەڕین دەڵێن ڕۆژانە زیاتر لە 1000 تا 1500 منداڵ سەردانی نەخۆشخانەی ڕاپەڕینی تایبەت بە منداڵان دەکات. یەکێک لە گرفتەکان نەبوونی نەخۆشخانەیەکی تری مۆدێرنە کە چارەسەر بۆ منداڵان بکات. چارەسەر چۆنە؟ ئەمە یەکێک لەو بینایانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی ڕابردوو لەسەر بودجەی خۆی دروستی کردووە. ئەمە نەخۆشخانەیەکی تایبەتی منداڵانە بەڵام تاوەکو ئێستا هیچ بڕیارێک لەلایەن وەزیری تەندروستی یان ئەنجومەنی وەزیران نەدراوە سەبارەت بەکردنەوەی ئەو نەخۆشخانە مۆدێرنە لە بەردەم خزمەتی
منداڵانی ئەم کوردستانە ئەنجومەنی وەزیران بڕیارێک بدە نەخۆشخانەیەکی تری منداڵان دەکرێتەوە و کێشەی نەخۆشانی منداڵ لە کوردستانیش لە ڕێگای کردنەوەی ئەم نەخۆشخانەیە کەمتر دەبێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.